کانگرس داوای گەواهی و بەڵگەنامە لە 6 یاریدەدەری تری ترامپ دەکات. ئاڵۆزیەکانی پاش هەوڵی ترۆرکردنی سەرۆکوەزیرانی عێراق. ئەوارەکانی ئەفرین لە پەناهگای شەهبا نگەرانن لە هاتنی زستان. خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورکونەکشن دەمژمار هەشتونی مشەوەکیوە دەمە واشنگتن سشەممە 9 مانگی 11 ساڵە 2021 من ژانە دیلان درودێ گەرمە کارمەندەی لە بەشی کوردی پێشکەشدان کەم ئومیدەوارم دەمیگی خۆش وەلمان بوانە سەر. سلااو ڕێزن من ساڵح دەمی جەرج بۆوە گوهدارین هێژا ژە ئەمریکای ئەم دەست پێ دەکەن. کۆمیتا کۆنگرێسا ئەمریکایا کۆڤەکۆلینان دێ دەربارەی عێریشا شەشی چلەیە دژی ئاواهیا کۆنگرێسێدا دکە هەن کەسێن دن ji بۆ گەواهیدانê daxwazkirin. Komîtê 6 alîkarên serokêberê Donald Trump daxwazkirin di nav de jî berpirsên helmeta wî ya hilbijartinan. Rawêjkarê ewlekariya niştimanî Michael Flynn, rawêjkarê berê Jason Miller û parêzer John Eastman di nav lîsta kesên daxwazkirî dane. Komîta Encûmena Nûêneran ku Demokrat serkirdayetiya wê dikin tanha 25 daxwazname derxistine û pêşbîne vê hefteyê bêhtir bibe jî. Wê her wiha tanha zêdetî 105 gewahîderan guhdarî kiriye. فەرمانی شوێنی کار کە پێوەست بە ڤاکسین یا کوتانی کۆڤید-19 دەکات بەردەوام لە وڵاتە یەکگرتووەکاندا جێ ناکۆکی و مشتمڕ بووە. بەڕێوەبەرایەتی بایدن چاوەڕێ دەکرێت ئەم هەفتە وەڵامی دادگای فێدراڵی ئەم دوایەدا بداتەوە بۆ وەستاندنی کاتی یاساکانی ڤاکسینی فێدراڵ بۆ خاوەن کارە گەورەکان. لە سەرتاسەری وڵاتە یەکگرتووەکان شەڕ لەسەر یاساکانی شوێنی کار کە پێوەستی بە کوتانی لە دژی کۆڤید-19 هەیە خەریکە گەرم دەبێت. وا بریارە کۆشکی سپی لە مەفتەیەدا وەڵامی فەرمانی دادگا بداتەوە بۆ بە شێوەیەکی کاتی ڕاگررتنی بریاری ڤاکسینی فێدراڵ بۆ ئەو کار و کۆمپانیایانەی کە فرەتر لە 100 کارمەندیان هەیە. هەندێک لە یالەتەکان و کاروبارەکان و گروپایینیەکان سکاڵایان تۆمار کردووە و مشتمڕیان لەسەرەوەیە فەرمانەکان دەستوریە. بەڕێوەبەرێتی بایدن ئاماژە بەوە دەکات کە پێویستە. جاری وایە بۆمان دەرەکەوێت کە پولیارەکانمان کاریگەری فراوانتریان لەسەر خەڵکی دەوروبەری ئێمەدا هەیە. کۆڤید ئەمەی بەبیر هێناینەوە. بۆیە هەبوونی ئەم جۆرە پێداویستیانە لە شوێنی کاردا نەکەنها یارمەتیگەرە بەڵکو هەنگاوێکی پێویستە بۆ خێراکردنی دەربازبوون لە پەتاکە. بەڕێوەبەرەتی بایدن دەڵێت ئەرکی حکوومەتی فێدراڵە پێکهێنان دروستکردن و جێبەجێکردنی یاساکانی ئاسایش و پارێزبەندی شوێنی کار. بەڵام هەندێک لە یاسادانەرەکان دەڵێن فەرمانی کۆڤید-19 زۆر دەڕوات. لەو بڕوایەدا نیم خەڵک بیانەوێ مافی ئەم بڕیاریان لێ بسێنرێتەوە. باوەڕ ناکەم یاسایەک لە پێشدا هەبوو بێت کە حکوومەتی فیدرال هەلوا بێت و بە زۆر ناچارە بکە ئەوەی کە دەیەوێت بیکەیت. لەگەڵەوەی خەڵکێکی زۆرتر ڕۆژانە ناونووسی دەکەن بۆ ئەوەی دەرزیان لێ بدرێت هەندێک پرسیار هەیە کە ئایا یاساکانی فێدراڵ کە لە مانگی یەک دەچێتە جێبەجێکردنەوە شایانی ئەو تێکۆشانەیە؟ لە ڕوانگەی سیاسەتی گشتی و پێویستە لە خۆمان بپرسین ئامانجمان چییە؟ ئێمە نزیکەی 180 گەورەکانمان لەسەرەوەی تەمەنی 18 ساڵی ڤاکسینەکرد. بەکوێ دەمانێت بگەین و ئامادەین لە ڕووی دابەشکاری ڕۆشنبیری ئاڵنکاری و بەرەنگاریەکانەوە چ نرخێک بدەین؟ لە کاتێک دەژماری کەیسەکانی کۆڤید-19 نوێ بەردەوامن لە دابەزیندا لە وڵاتە یەکگرتووەکان ڕۆژانە 70,000 کەیسی تر تۆمار دەکرێن. د ئۆپەراسیۆنێکە هەفدەمدا لەگەلەکە باژارên Kurdan lê Tirkiye hêzên ewlekariyê duşemê 18 kesgirtin di nav de jî hin serkirdeyên Partiya Demokratîk a Gelan HDP bi iddiayên girêdana wan bi terorê. Ev operasyon bû piştî 2 rojan ji serdana serokê Tirkiye Recep Tayyip Erdogan bo bajarê Batmanê ku li wir nameyên dijî HDP şandin. Tê zanîn dozeke yasayî ji bo girtina HDP niha li
دادگاه دستوریه ترکیه دبکو هدف وی رد که و دبیجه و تبنگهن یاسایی نینن جبو آگاهین بهتر دوی درباره ده نها خجیجان فارقین پیامنیر عمل دیاربکر بریا سکایپ به مرایه دم باش خجیجان امجه اپراسیون وان 18 کسان دست پی بکن او اپراسیون چاوبو لکوبو کیته ده هاته گرتن بله دم باش صالح اپراسیون که هفدمی بو و لچار باجرا پیکات دیاربکر انطالیا ازمیر و لمردینی بو 18 کس هاتن دست سر کردن که سه ریوبرین پارتیان سیاسی دناو دهنه پارتیا سوسیالیستا کردستان پسک بایرن بوزیل او جیگری سروکی پارتیا پسک بو او وکیدن ریوبرین پارتیان HDP و پارتیا SP وکیدن ریوبرین پارتیا هرمن دموکراتیک شد ناو دهنه ببوره وکیدی گلک سندیکا اندامین سندیکایان هنه سندیکایا ساغلمیه وکی سندیکایا از بجم کو پروردهیه گلک سندیکا بانجی تیده هنه و دایکک آشتیه دناوی دایه تشتی که هاته گوتون او اجانس آنادولی راگهاند که او اپراسیونه که تروریه و ایداد کن او کسیم که هاتنه گرتن اندامین باجاری ریخسنا پککنه یا ایداک وی رنگی هیه دیگه که عبوقات اوان کسیم که هاتنه گرتن نکارن خو بگهینن ایدانمه یا جکا گلو نویرو که لی پرسینه چیه لی اجانس دولت بفرمی و یکی راگهانده باشه ام دزان هر بره یعنی ترکیه لدجی هدف وان داخویانیان دده کو هدف گریدای پککه بس و جاری جیاوازی خو او کو وقت گوت گلک پارتیین دن هنه کو هیچ پیوندی پککه وانین به ترسیوه که هنک جران هلوسا وان لدجی پککه لترکیه یعنی اف چاوتی خوندن لناف خلکی بله تو زانی که ساله دم داید براسی مثلا مجرا بکارنا پی و کردستانشی پرسکریک که او کی پرسکریک کشیا که نودر کته پیشما بریا دو هفتهان لزانینگه کی فدرال فرات ماموسه کچماک لسر شورش ایرانی عمل مصطفی برزانی پاروکنه کربو و پی و کردستانی بکار انی بوش کار هات آویتن و هات گرتن اجا مثلا کتو دبیشی پارتیان کو نه لدجی پک نجی گلک چرا راه تین زمان لی کو اسرار اوجی مثلا کردستان تین زمان و گلک پاروکنه خو لسر مثلا کردستان تینن زباورتکم اوج سروی مثلا هات نگرتن پارتی هرمین دموکراتیک و SP نیز HDP نه هلبت شخود نرینا یا SP جی پارتی هر سروکا HDP آبری آفریقین یکسک دابو اجبارو استدام امتکارم بیشم که اونیز هفدون هلی براستی وقتی که مرل بدی من نره بایرام باز یا جیگری سروکی پسکی او هنکی کیسه که جوازت به درباره ده هر حال سردان اردوغان بو باطمان چه نامه شاندن و او يعني بيجن هالوسطى اك بارتيا كبري الشغل دجي هدفه چقاس رونی کر بهتر خلکر الودره پیام کوشانده بون چه بون تکاری هنکی و یکی مشیرو بکی گلک پیام لدجی هدف الودره هاتا گوتن یعنی چاوره بکو تدی هر پشتی دوزا گرتنا کو هدف هاتی وکرن بلکی پیام اردوغان هنچک هنک نرمتر به لی داویه دیسا گو پکک او هدف یکن دجاوی مدا و جهه جیل رخوانه تو اوانا همی جبولیس که قريت هاتنه با هفدو و وانتینم با هفدو خواستن ریببریا ما تیک ببند شکل وی رنگی یعنی الزمان یعنی آخفتنا وی تندر و یعنی گو AKP نوا ابقى سالا دا ایک قد خاصر زمان را کریا اكو هرم لپیش خستیه پارتی ام دسلاتیا ما و افهمی لیسک قریتن هبونه HDP جی خواستخ نوی چارچوبه یعنی لدجی HDP لدجی جهپ گلک تشانی یا ابا خفتنا دراستی همان دمت مرد کار بشه یعنی دسپیکا گوتارن هلبجارتنه بخویجی چونکی گو ام دزانن کو خلق ما ولات ما گلی ما و دسلاتیا دولت رادست جهپ و HDP بخوناکه و اکود کار به بریده به ولات ما اکود کار به مثلا کورچار سر بکدیسا امن ل وقت دما بحثا به باجه چاره سری جکر گوت کو ام گلک جدل بون و ل رخصنه به دست هن هزن اروپایی دولتن اروپایی جاره کدن دست بان اریشاکر یعنی خاص کو خلقی را بشه اگر ون پشتوانی ما بکن ام به مسئله جی چاره سر بکن لی HDP هو ده هبونه HDP سکنا HDP الخوشی دجی چاره سر کنا به مسئله یعنی پیام کل هیوی بون
تایبەت لەسەر مژارە گرتنا هەدەپ تشتێک نەگوتەوێت باشە خەجیان بەردەمە گەلێکی کێمە ئەگەر تو کورتی بە حساوەیەکی بکی هەلوەستە هەدەپێ دڤان 6 ڕۆژیدا وێ چ بە و تەنێ بۆ وان 6 ڕۆژ هەیە و ئەم ببیژن تشتین خوا پاراستنە خوا پێشکەش بکەن ji بۆ ئەو دۆزا کۆ لە دادگاها دەستوریدایە بەش ئەبیا ئالی ئەو پاراستنا خۆش ئاوی دەمێژی قەداندن ڕۆژە یەکشەمێ ئەو پاراستنا خۆی نوویسکی پێشکەشێ دادگەها دەستورە بنگەهێنجی کردن ئەجا مایەک و ئەنا دۆزگەرێ دەستورە بلند ڕایەخۆ ئالسەر ئەساسێ محکەمەرە بێژە و پاشێ ئەم هەدەپە هەمژی ئەف دۆزگەر بدەفکی پاراستنا خۆ بکەن و ئەس باوەڕکم ناوا سێ چار مەهیدا خەجیجان خاڵاتە زەلال بوو خەجیجان فەرقین پەمنێرامە لە دیاربەکرێ گەلەک سپاس سنووردارکردنەکانی گەشت بۆ ئەمریکا کە لە کاتی پەتاکەدا دانراوە دوای فەرتر لە ساڵ و نیوێک کۆتایی پێدێت. ڕۆژی دووشەممە گەشتیاران لە سەرانسەری جیهانەوە دەتوانن سەردانی ئەمریکا بکەن بە مەرجێک دەرزی لە خۆیان داویێت. شایانی ئاماژە پێکردنە هەر ئەمڕۆ CDC هۆڵەندا و لۆکسمبۆرگی لەسەر لیستی ئەو وڵاتانەدانا کە شوێنی زۆر مەترسیدارن بۆ گەشتیاران. ئارەش ئەرەب ئەباسی لە دەنگی ئەمریکاوە لەگەڵ ئابوورزانێکدا دواوە کە ڕۆنی دەکاتەوە ئاخو ئەمە بە چ واتایەکە. ev zêdetirî salekê ku bavna Patel bûye dapîr ew li Londonê dijî li ji ber qedexeyên geştyariya pandemiyê vê hîn ji neviyê xwe yê li New Yorkê nedîtiye. Bi destpêka roja duşemê bû geştyarên vaksînkirî qedexeya geştyarî bû Britanyê û çend welatên din tê rakirin. Patel pir bikelecan e. Ez ê tiştekî ji xwe re bikirim ku li ser bêje ez ê neviyê xwe bibînim. Tu dizanî ez kumekê mezin dixwazim ku li ser nivîsî be ez ê neviyê xwe bibînim. Patel yek ji wan milyonan kesanek ku ji salekê zêdetir nikare serdan Amerîkayê bike. Sinûrdarkirinên pandemiyê bandorekî mezin li ser ekonomiya Amerîkayê kiriye ku di nav de geştyarî heye. ji ber ku xelk pir geriyan a jî hindek geriyan vê yekê roleke mezin hebû li ser bihayê enerjiyê û kelûpelan. Ew hemû jî bandorê li ekonomiyê dike. Profesör Nûp dibêje di nav Amerîkayê de endûstriyekê bihêz ya geştyariya alîkariyên karên din jî kiriye. Lê li welatên din ku geştyariya ji derve pir giring e, ekonomî bandor dîtiye. Sinûrdarkirina geştyariya mirovan di heman demê da tevgera kelûpelên xizmetan jî sinûrdar kiriye. Ji ber vê yekê di ekonomiyeke global da ku 18 mehan berê wisa bû bandorên neçaverêkirî derketin hûlê. Bandorên neçaverekirî wekî mînak li ser beravên giring yên Long Beach û Los Angeles kiriye. Profesör Nûp dibêje gemiyên ku kelûpelên li Çînê di anîn Rojavayê Amerîkayê li derevan de bi roja nasê mane. Profesör herwiha dibêje meseleya zincira kelûpelên hevcidarî wê bandorekî mezin li ekonomiyê bike di demekê de ku wexta kirinê ya sersalê nêzik dibe. Sala par sektora geştyariyê pir ziyan dît. Lê wê bandora erênî li ser kelûpelan kir ku bi enerjiyeka kêm kar kirin. Lê niha her tişt tam pêçewan heye. Bihayê bilind yê enerjiyê û meseleya kelûpelên hewcedarî ekonomiyê lawaztir dike. Lê ji aliyê daxwazê ekonomî xurt e. Dîsa jî ji bo geştyarên wekî bavna Patel tiştê herî giring roja firoka wê ye. Ger ez karî bam semayê bikim ez ê semayê bikim. Roja duşemê Amerîka sınırên xwe li gel Meksîko û Kanadayê bo geştyarên vaksînkirî wedike. ناکۆکیە لە دۆر ئەنجامên hilbijartinên mehaborî yên Parlemana Iraqê rewşa siyasî tevlihev kiriye û derfet daye grupa terorîst Daişê ku hebûna xwe li wir bihêz bike. Berpirsên Iraqî dibêjin pevçûnên di navbera hêzên ewlekariyê û xwepêşanderên ku daxwaza ji navbirina encamên hilbijartiran dikin de derfet daye Daişê ku dîsa xwe bide ser hev. Berpirsên leşkeriyên Kurd dibêjin diyara Daeş li navçeyê Nakok di navbera Herêma Kurdistanê û hikûmeta navendî de xwe careke din organize dike. Pemnêrê me li Kerkûkê bêhtir zaniyarî hene. هاوکات لەگەڵ خۆپیشاندان و ئاڵۆزی و کێشمەکێشە سیاسیەکانی عێراقدا
جەموجۆڵی داعش لە زۆربەی ناوچەکانی عێراق سەری هەڵداوەتەوە و فەرماندەیەکی باڵای پێشمەرگەش جەموجۆڵەکانی داعش بە مەترسی ناو دەبات. ورتر قسە بکەین لە دوای هەڵبژاردنەوە لەبەرێ ئەو مزاهراتانە هەیە ئەو خەڵکانی کە داوای ڕەبزی نەتایجی ئینتیخاباتەکەین داعش لە عێراقا بە تایبەتی لە سنووری حەوزەی دیالە ئەکتیڤتر بووەتەوە و گروپەکانی زیاتر ڕێخستونەتەوە و ئەوەتانێ شەو نییە لێرە و لەوێ پەلاماری جێشی عێراقیە دەن. ئاڵۆزیەکانی عێراق هێزانمنیەکانی سەرقاڵ کردووە. سەرقاڵبوونی هێزانمنیەکانیش بۆشایی ئەمنی زیاتری دروست کردووە. دروستبوونی بۆشاییش ئەو دەرفەتەیە هەمیشە داعش بە دوایدا دەگەڕێت. داعش جموجوڵێکی پیا کردو لە ناوچەکە بە تایبەتی لە سنووری دیالە تا ئەگاتە منطقەی کەرکووک و داخوق و منطقەی جەلەولا و خانەقین و تا ئەڕاتە منطقەی قوڵەجۆ. ئەم ئاڵۆزیە بۆ نێرانی عێراق گۆڕانکاریێکی زۆر سەریعی پیا کردووە. یعنی عێراق ئەم ئاڵۆزیە تەئسیری لێ کردووە بۆشایەکی زۆر پیا بووە بۆ ئەوەی تاوەکو و داعش جموجوڵی خۆی ڕۆژانە بکات. پێشمەرگە و هێزە عێراقیەکان وێڕایی چاودێریکردنی جموجۆڵەکانی داعش خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە بە تایبەت لە شەواندا. مانگەیە نزیکەی 35 بۆ 40 چەکداری داعش کە لە سووریەوە هاتوون و ئەمانە تەوزیعبوونن بەسەر ویلایەتی کەرکووک و ویلایەتی دیالە و ئەم چەکدارانە زۆربیان تونسین و ئەفغانین و سوورین و هەمویان شارەزان لە قەناس و شارەزان لە اختطافکردن و بۆمبدانان. ئەمانە بەشێکیان ئێستاکە لە وادیشای لای داقوقەوەن لێوێ شۆبرە و زەمبور و زەرگە ئەڕۆن بەشێکیان لە سنووری دیالە کە ئەوان ئەم قاتعی سنووری دیالان ناونەوە قاتعی خالید بن وەلید. هەر کات بارودۆخی عێراق لە ڕووی سیاسیەوە ئاڵۆز بێت جوڵەی داعش و پشێوی ئەمنیش سەر هەڵدەداتەوە. بۆیە هۆشداری خراپتربوونی دۆخەکە دەدرێت گەر هێزە عێراقیەکان ئاڵۆزیەکان تێنەپەڕێنن. دڵشادە نوارە، دەنگی ئەمریکا، کەرکووک. سەرکۆزیرانی عێراق مستەفا کازمی لە هەوڵێکی تیرۆرکردندا بە فڕۆکەی بێفڕۆکەوان لە ڕۆژ یەکشەممە بۆ سەر ماڵەکەی ڕزگاری بوو و بەرپرسانی عێراق ڕایانگەیان کە و هیزیانێکی پێنەگەیشتووە. بەڵام بە پێ سەرچاوی ئاشکرا نەکراو حوت لە پاسەوانەکانی بریندار بوونە. هاوکارمان بەڵێن ساڵە هەم راپۆرتەی بۆ ئامادەکردوین. ڕەوشی شەقامەکانی بەغدا پایتەختی عێراق پڕن لە نیگەرانی ئاسایشی لە بەرەبەیانی ڕۆژی یەکشەممەوە کە هەوڵێکی سەرنەگرتوو درا بۆ کوشتنی سەرۆکوەزیری وڵاتەکە. هێزە ئاسایشیەکان لە شەقامەکاندا بڵاو بوونەتەوە بۆ بەرەنگاربوونەوەی هەر ئەگەرێکی تری نەخوازراوە. لكن هناك من يحاول أن يعبث بأمن العراق. لایەن هەندێنەوێت ڕەوشی ئاسایشی وڵاتەکەمان تێک بدەن، لایەن هەن هەوڵ دەدەن گاڵتە بایەندە عێراق بکەن. ئەوانە دەوڵەتێکی چەتەگرایان دەبێت و دەوڵەتێکی پڕ لە بۆشایی ئاسایشی. بەڵام ئێمە بە دوای بنیادنانی دەوڵەتی عێراق و ئایندەی عێراقیەکان دەگەڕین بۆ پاراستنی شکۆی عێراقیەکان. ئێمە ڕێز لە دەوڵەتەکەمان دەگرین و کاریش بۆ سەرکەوتنی دەکەین. گەورە کاربەدەستانی عێراقی بە خودی سەرۆکوەزیری وڵاتەکەشەوە لە ڕۆژی یەکشەممەوە ئاماژە دەکەن کە هێرشبەران دەناسن. بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە ناوی هیچ کەس و لایەنێکیش ڕانەگەیەنراوە کە بەرپرسیارن لەو هەوڵە سەرنەگرتووەی زۆرێک لە عێراقیەکان بەکارێکی تێرۆریستی ناودێری دەکەن. سوف نستمر والبحث. ئێمە بەردەوام دەبین لە گەڕان بە شوێن ئەوانەی ئەم تاوانە قیزنەوەیان کردووە ماڵی سەرۆکوەزیریان کردووەتە ئامانج بە شوێنیاندا دەگەڕین باشیان دەناسین زۆر باشیان دەناسین باش دەیان ناسین و دەیان دۆزینەوە دڵنیابن. بەڵام بۆ عێراقیەکان ئەو جۆرە پەیمانانەی گەورە کاربەدەستانی وڵاتەکەیان جێی خۆشحاڵی نییە لە ڕوانگەی ئەو ئەزمونانەی پێشتر هەیان بووە. ما حدث البارحة كان واحدة من ئەوەی ڕۆژی یەکشەمە ڕوویدا یەکێک بوو لەو بەدکاریانەی ئاگاهیمان دەدا لە ڕوودانی هەر ئەم ڕووداوە خۆی بەڵگەیە بۆ لاوازی دەوڵەت و لاوازی حکوومەت بە هەموو دەسەڵاتەکانیەوە. بە ئامانجکردنی ماڵەکەی مستەفا کازمی لە ناوچەی سەوزدا دەبێتە مایەی ئاژاوە بۆشایی ئاسایشی دروست دەکات بۆشایی ئابووری بۆشایی خزمەتگوزاری لە هەموو بوارەکاندا و بێگومان ئەمەش کاریگەریەکی خراپی دەبێت لەسەر ڕەوش و پرۆسەی سیاسیش.
لەگەڵەوەشدا کە ئەنجامی فەرمی و کۆتایی هەڵبژاردنەکان هێشتا ڕانەگەیەندراون بەڵام پەیوەندیەکان و کۆبوونەوەکان بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق دەستیان پێکردووە. بە ئامانجکردنی ئەلکازمی دەبێتە مایەی کێشە لە نێوان لایەنە سیاسەکاندا و پرۆسەی پێکێنانی حکوومەتی داهاتووش دوا دەخات. زۆربەی ئاماژەکان بۆ ئەو هەوڵە سەرنەگرتووە بە ئاڕاستی باڵە سیاسیەکانی حەشدی شعبیدا دەڕۆن کە سەر بە ئێران و لە هەڵبژاردنەکەی مانگی دەی عێراقیەکاندا ژمارەی کورسیەکانیان بە شێوەیەکی بەرچاو کەمی کرد. لە ئەنگرانی ئەو هێزانە هەوڵە سەرنەگرتووەکەی ڕۆژی یەکشەممە وەها لێک دەدەنەوە تەنها یەک مەبەست هەبووە لێی. ئەمە پیلانێکە ئەمریکا و ئیسرائیل کردویانە و لە سەرۆکوەزیر دەدەن تا لۆمەکە لە ئەستۆی حەشدی شعبی بنرێت و بینی کازمی و حەشد تێک بچێت. لەو هێرشەدا کە کرایە سەر ماڵی کازمی سێ فڕۆکەی بێفڕۆکەوان بەکارهێنرا بوون وەک کاربەدەستانی ئاسایشی وڵاتەکە دەژڵێن بەلانی کەم لایەنێکی چەکداری سەر بە ئێران ئەو هێرشەی کردووە. زۆرێکی لە عێراقیەکان دەڵێن دڵنیان لەوەی ئەگەر سەروەری یاسا لە وڵاتەکەیاندا نێتە ئاراوە ئەوە بە دووری نازانن ئەو جۆرە هێرشانە بەردەوام بن. دربدرên Efrînê li kampên herêma Şehba ya Bakurê Helebê bixemin li dor hatina zivistanê ku alav û derfetên kêm li kampan hene ji bo parastina wan û zarokên wan ji sermayê. Pemnêra me li wir ji nêzik ve rewşa derbideran şopand û ev raport amade kir. Zivistana çarê li ber deriyê çadirên derbiderên Efrîniyê li penagaha Şehba. Malbat jî bû xwe ji serma û seqemê biparêzin di nava amadekariyan dane. Koçiş destê wan were ew dikin, da ku zivistan li ser wan nebe mîvanekî bargiran. Alav û maddeyên girtina dûra çadiran û çêkirina taldê da ku baran derbas hundir nebe, zûzû peyda nabin û gelekî buhane. Derbider dibêjin çadir tu carî nabin mal û ew her tim bi serrastkirina çadiran re mijûlin. Betanî jiyakê min soba jê bû 3 sal em datine zivistana çarê xerab bû me çekirin. صوبتنه مازوتنه جلتنه باتانی کردم بود 4 سال باتانیش کردم بود اینا گرمنم بین ام دخوازم بریستانی دم مگیم بین گبوستان گبو برف باران چتنه جالیه خواه شارداریا پناگاه شهبا به درفتین هی هول ده خدمت گزاری زوستانه جدر بدران را پیشکش بکه لجبر دور پیچا هرمه اونه دستک دای ناره خستنین هاور چونه درفتین وان سینور دارن چادر دوان مثلا چادر تنانه چادر دسر نبی چادر را دریه پرچه بینیانه گوراندن دخوازه اما درفت و امکان تنانه به چادر در بازی شهبا ببن امکان بن و چادرنا بگورن مثلا هندری وان عازل به ما گرکن تنانه یانه کش او هوای هرما شهبا دوارز از وستان دا پر ساره بای کر حری او شلیه هشتیه کوداییک ده خما گم کرنا زاروکان لبن کنان دابن هاوی نقچک تم نخوشه نه این زوستان وره که چوبه به زوستان وره صوبت نه به زیده چردنده بیانی صوبت داره وره دیندن بس موضوع ایش موضوع وره ایشی مرو داره میشی به در موضوع جنه آتشته آرتای تم نخوشیه و قچک جه خیلی زانه یاله رو که آرت نه به قچک نکنه خواهی ده ناوا چادرن وی کامپه ده و 4 کامپین دنده دربدرن عفرینی و مالباتین وان بسکارن دیز وستانه که چاول بندوان به کجبر روشا دور پیچل سر هرمه سو تمنی به حسانی ناگه جوان و لعالیه کی دن لدوره تو جدرن خو پاراستنا جسرمه پیدا نابن نوروز را شو دنگ امریکا ج کامپین دربدرن عفرینی ین هرما شهبا 32 هەمین فستیڤاڵی فیلمی ئەنکارا بە هەمگوزاریەک لە ئەنکارا دەستی پێکرد. ئەم فستیڤاڵە فەرتر لە ساڵی ڕابردوو بەشداری تێدا کراوە. فستیڤاڵەکە 63 فیلمی براوەی خەڵات لە 16 وڵات نمایش دەکات هەروەها 15 کورتە فیلمی تورکی لەم فستیڤاڵەدا پێشبەرگی دەکەن. پەیامنێرمان لە ئەنکارا ئەم راپۆرتەی ناردووە. سیودویەمین فستیڤالا فیلما یا ئەنقەرێ ku ji alî weqfa lêkolîna ragihandina girseyî ya dinyayê dunya kivê va tê amadekirin bi merasîmekê li Enqerê dest pê kir.
Di festîvalê de ji 16 welatî 63 fîlm ku xelat girtine tên pîşandin. Dîsa 15 kurtefîlmên netewî di navbera xwe da dê pêşbazî bikin. Ev festîval heta 12 mijdarê dê di sînemeya Büyülü Fener da fîlman pêşkeçî temeşevana bike. Li gel pêşkeşiya fîlman dê panel û gotûbêj jî bên çêkirin. Li tevahiya Tirkiye çand, huner, tiyatro û sînema derbeke mezin xwarin. Ji ber vê yekê jî ev festîval di hawirdoreke wiha de çê dibe. Li gorî salên borî ev sal eleqeya temeşevanên Enqerê gelek zêde ye û em bi vê yekê dilxweş in. Armanca me yek jî ew e ku êdî bila gel ji kolana netirsin û jiyaneke normal bikarbînin. Me hemû bergirî girtine, bila bi dilekî bêtirs filman temaşe bikin. Di vekirina festîvalê de gelek kes beşdar bûn. Serokê Şaredariya Bajarê Mezin ya Enqerê Mansûr Yavaş ser festîvalê ji bo dengê Amerîkayê re axivî û ev festîval wek rizgarkirina huner pîşanda. Piştî ku em hatin ser kar me piştgirî da hemû festîvalan. Berî her tiştî em dixwazin huner azad be û navê Enqerê bi hunerê derkeve hemberî dunyayê. Em wekû Şaredariya Bajarê Mezin yê Enqerê her gav dixwazin piştgiriyê bidin hunerê. Dema li ciyekî huner tune be, kêmayiyeke mezin pêk tê. Di festîvalê de xelatên Rûmetê hate dayîn. Xelata Çinara Hunerî, Erendîz Atasu, xelata ragihandina girseyî Hunermend Ganî Müjde, xelata Keda Aziz Nesin jî lîstikvan Periyan Savaş girt. Ankara Film Festivali. Festivala filma ya Ankara Festivalekî taybet e. Bi salan ku berdewam dike. Di demêberê de min endametiya vê festivalê kir. Lê îro min xelatê Aziz Nesîn wergirt û ez gelek dilpêxweş bîm. Lazim e hevkariya festivalê bête kirin ku da temen dirêj bit û berdewam bit. Rêwîtiya hunerê hiç gaveke hêsan nebûye. Li Tirkiye di destpêkê de pandemiyê rewşa hunerê ber bi xerabiyê vebir. Dê 15 salên dawî de jî rewşa siyasî li hemberî hunerê astengî çêkir. Dîsa jî hunermendên afrîner derketin, ev ji bo hunerê tiştekî giring e. Di sala borî da di dema pandemiyê da festîvala fîlma bi dilekî tirs hatibû çêkirin. Lê ev sal temaşevan bêtir eleqe li hemberî festîvalê nîşandan. Hê festîvala fîlma ya Enqerê dest pê nekiribû ku piraniya bilêtan hatin firotin. Eyûb Demîr, Dengê Amerîka, Enqere. بله بینرین هجا به وی راپورتی هم دیگن داویا کرد کنکشن ایرو تا جرابه سلاوین بیریوان یوسفی و خالد فتاح لکنترولی و ینجانی دیلان و من صالح دمی جرج فرج استودیو جبوه هر شاد و بختور بن بمینه خوش